الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارەش بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە. ئازیزانم، ئێمە هەروە لە خزمەت ئەو فریشتە جوانانە و ئەو پەریە پاک و بێگەردانە و ئەو مەلائیکەتانەین کەوا ئەمانەوێ بزانین لە چێوە ئەو مەلائیکەتانە دوعای خێر بۆ ئێمە ئەکەن، بزانین لە چێوە لە چێن دەرن ئەوانە هەتا ئەو ئیشە بکەین کە ئەو دوعای ئەو مەلائیکەتانە بمانگرێتەوە، ئێمەش خۆشحاڵ بین، ئێمەش دڵخۆش بین، ئێمەش بەبەخت بین کە ئەو دوعای ئەو مەلائیکەتانە بمانگرێتەوە. یەک لەو شوێنانەی کە مەلائیکەتی خوا دوعای خێر ئەکەن سەفی یەکەمی نوێژی جەماعەتە لە مزگەوت. سەفی یەکەمی جەماعەت ئەوە مەلائیکەتی خوا دوعای تایبەتی بۆ ئەکەن. سبحان الله، يعني سبحان الله، دەی کەواتە باهیمە دکەین. هەر دەچێ مزگەوت مارت خەرانە بیت، دەبڕەکە زووتر بڕۆ سەفی یەکەمت بەبەرکەوی، ئەو خێر و پاداشەی وەرگرە. بێزگە لەوەی کە دەچێ مزگەفتێ، حتا دەچێ مزگەفتێ هەر شەقاوەکی داوی گوناحەکە لێ هەردەوەری و چاکەکە لە بۆ دەنووسێ. سبحان الله، هەر شەقاوەکی کە داوێ گوناحەکەت لە بۆ ڕەش دەبتەوە و خێرەکە لە بۆ دەنووسێتن. ئەو ناز و نیعمەتەی دێکەواتە کە دەچێ مزگەفتێ ئەو هەموو مەلائیکەتانی خوای گەورە لەوێن دەرن. جا گوتمان ئەگەر بێت و ئامین بکەی، ئامینی تو، ئامینی مامۆستای، لەگەر ئامینی مامۆستای، لەگەر ئامینی تو، لەگەر مەلائیکەتان خوای گەورە لە هەموو گوناحت خۆش دەبی. ئەدی سەڵاواتەکە، ئەدی دوعای خێرەکە چۆن بە بەرمان دەکەوی؟ بچین لە سەفی یەکەم، زوو بچین و زوو جێ خۆمان بکەینەوە لە سەفی یەکەم، چکە پێغەمبەری ئازیزمان دەفەرمی صلی الله عليه وسلم، دەفەرمی إن الله وملائكته يصلون على الصف الأول. الله أكبر. خوا بعظمة قوري خوي وهمو ملائكة كانش صلوات ددن لو كساني كلا صفي يكمين وجكان. الله أكبر. الملائكة أنا ضلين خوايا لو كسخوش بو رحمي بيبك وعفوي بك أو كسي كوالا صفية كما صحابيك فرموا يا رسول الله وعلى الصف الثاني بيغمبر دوبارك له فرمي إن الله وملائكته يقول لا يصلون على الصف الأول. صحابك دوبارك له دو زارتك فرمي يا رسول الله وعلى الصف الثاني لسان بيغمبر فرمي عليه الصلاة والسلام بو زاري سيم إن الله وملائكته لا يصلون على الصف الأول. لسان صحابك أو زارت تأكيدي كردو ولا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام قلتي فرمي يا رسول الله وعلى الصف الثاني أدي صفي دوام أو ذا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم إن الله وملائكته يصلون على الصف الثاني. سبحان الله، صفي بيشوا سيزاران صلواتك يان ببردكوي أو ذا صفي دوام صلواتك يان ببردكوي، سيزاران دعاء لبو صفي كم ذكري أو ذا زارك دعاء بو صفي دوام ذكريتن. ديكواتا براسي يعني شتيء بسيط وخيرك عظيم، شتيء بسيط شتيء زور خوش، شتيء بسيط نعمتي قورة. براسي أوانا نعمة، اذكروا نعمة الله عليكم، براسي أو نعمتي خوايا كأتوا لصفية كم يجبكي ملائكتي خواي قورة زل وعلى بهم عظمة قوري خوي أوهم ملائكة بباشي خوان أوهم فريشتش بريكو بيكو جواني خوان دعاي خير لبوتوبكن أتواتي نيجي خودكي واتبك أدادكي بەڵام خوای گەورە پێ خۆشحاڵ دەبی و دڵی مەلائیکەتەکانیش خۆش دەکەی و هەموو ئەبێتە مای ئەوەی کە ئەم سەڵەوات و ئەم ڕەحمەت و ئەو دوعا و ئەو بەرەکەت و ئەو میهرەبانی خوای گەورەت بەسەردا بڕژێتن. جا با مەردی خوا بین لەو ڕەمەزانە دەست پێ بکەین بیسینە مزگەوت، خۆمان لێ ڕابین لەم ڕەمەزانە قەڵبمان سووکە ماشا الله لۆ مزگەوتێ، حەز دەکەین هەموو نوێژەکانمان بە جەماعەت بین. دەمەردی خوای بن پاش ڕەمەزانیش با بەردەوام بین. هەر کەسێک کە پاش ڕەمەزانیش بەردەوام بوو لە هەموو شوێی مزگەوت، نیشانەوەی خوا ڕەمەزانەکە لێ قبول کردووە، شانەوەی خوا تەوبەکەی لێ قبول کردووە، شانەوەی خوا شەوی لەیلەتول قەدرەکەی بۆ نووسیوە، نیشانەی ئەوەی خوای گەورە هەموو ڕۆژی و تاعەت و عیبادەت و دوعاەکانی قبول کردووە. تا مردی خوا بن مادەم ڕەمەزانان ئەچینە مزگەوت، مادەم ڕەمەزانان عشقی مزگەوتین، عاشقی نوێژی مزگەوتین، دە مردی خوا بن پاش ڕەمەزانیش ئەو خێر و بەرەکەتەی لە قیسە خۆ مەدەن،
ئەو خۆشیەی لە قیسە خۆ مەدەن. ئەوەتە کتێبەکەی ناوی ڕەواعی ئیسلامیەیە مامۆستا ئیبراهیم نعمەی شتێکی زۆر خۆشی تێدا ئەفەرمی جارێک کابرایەک دەڵێ عادەتم مەبوو نوێژەکانم بە جەماعەت دەکرد، عادەتی خۆم نوێژم بە جەماعەت دەکرد. تیجارێکیان نوێژی عیشای میوانم هات، گوتی حتا هەندێک خزمەتی میوانەکەم کرد و بڕق ئەوم کرد، چوومە مزگەفتەکەی کە نوێژی لێ دەکەم نوێژ تەواو بوو. تی چوومە مزگەفتەکەی ئەولاتر تەواو بوو، تی مزگەفتێکیش لەولاتر بوو نوێژیان تاخیر دەکرد، چووم ئەویش تەواو بوو، تی زۆر غەمم خوارد. تی هاتبووە لە ماڵە 27 جاران نوێژی عیشایم کرد، یعنی 27 جار 4 ڕەکعەتی کردی. بزانت چەند دەکات چەند عەدەدەک ئەوەندە ڕەکعەتە نوێژەی کردم. وەڵڵی مادام ئەو نوێژەم ڕۆی دەبێ فەزەکەی لە دەستە خۆم نەدەم. تی نووسم شەوێ لە خەومدا دەبینم کۆمەڵک ئەسپ سوار وا لە پێش من دەڕۆن، ئەمیش لە دووانم بە ئەسپین، بەڵام ناگەمەوان. هەرچەندە هاوار دەکەم، هەرچەندە خۆشمەی لە ئەسپەکەم دەدەم، ناگەمەوان. ئەمیش هاوارم گوتم کاکە دەڕاوەستن دەمسعادەکەم بکەن، وەڵڵا ماندی بووم دەبێ بکەم بە ئێوە. یەک ئاوری داوە گوتی کاکە خۆت هیلاک مەکە، ئێمە نوێژمان بە جەماعەت کرد، ئەتوو بە جەماعەت نەکرد. سوبحان الله 27 جارانیش نوێژی عیشای دووبارە کردەوە، نەیکرد ئەو نوێژە جەماعەتی کە تۆ لە مزگەفتی ئەنجامی دەدەی. بەڕاستی ئازیزانم نوێژی جەماعەت 100% خوا لێت قبوڵ دەکات، لەبەر ئەوەی خوای گەورە ئەو کەسانی کە دێنێ مزگەوتی حتمما لە یەکەچیان قبوڵ دەکات. خوای گەورەش عادەتی وایە لە جەماعەت ئەگەر لە یەکی قبوڵ کرد لە هەمیان قبوڵ دەکات. نەوع بەیعێکەیە لە فقی ئیسلامی پێی دێن بەیع السەفقە. بەیع السەفقە چۆنە؟ ئەگەر کابرایەک دەمەڕی هەبی، پێنجی لاوازی بی، پێنجی قەڵەو بی، نارێ کاکە ئەو 5 قەڵەوەی بۆندی دەفرۆشم، ئەو 5 لاوازەی بۆند نادەرێ هەمووی پێکەوە دەفرۆشم، ئەو پێ دێن بەیع السەفقە، هەمووی پێکەوە. خوای گەورە مامەڵەی کە لەگەر ئێمە دەکات لە مزگەوتەی بە بەیع السەفقە مامەڵەمان لەگە دەکات، هەموو نوێژەکان قبوڵ دەکات. مادام لە یەکەشی قبوڵ کردە لە ئیمامەوە حتا مەئمومی هەر هەمووی خوای گەورە نوێژەکەیان قبوڵ دەکات. ئەدێ ئەو زەمانەی باش نییە، ئەو گەورەترین نیعمەت نییە کە لە ماڵێ نازانی نوێژەکەت قبوڵەیان نا، نازانی چکە تاکیدنی چێدراکان لە نوێژەکەیە. بەڵام لە مزگەوتێ سبحان الله هەر هەمووی خێر و بەرەکەتە. برای عەزیزم دەچێ مزگەوتێ هەتا دەڕۆی ئەوە ئەتوو گوناحەکە لێ هەردەوەرێ و خێرەکە لە بۆ دەنووسێ. خۆ ئەگەر بەیانی و مەغریب و عیشا بڕۆی ئەوە ڕۆژی قیامەتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ موژدەتان لێبێ بە نورێکی تامون یەومە القیامە. يعني ئەو نورێکی تەواو دەبی ڕۆژی قیامەتێ لەسەر پردی سیرات، کە ئەوانەی کە لەسەر پردی سیرات ئەپەڕنەوە بە مەزبوطی و بە ڕێک و پێچی، ئەو کەسانە کە نوریان لەگەرە ئەو نورە پێشیان ڕووناک دەکات و ئەگەنە لەوێت تاریکە و لە تاریکی ساتمە دەکەی و دەکەوە ناو جەهەنەم. طبعا پردی سیراتیش جسر ممدود على ظهر جهنم، جسرێکە لەسەر پشتی جەهەنەم دەسوڕێ. وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضيا ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا. خواهی گەورە دەفەرمێ هەرچی لە ئێوە هەیە دەبی بەسەر ئەم پردەدا بڕوە. وإن منكم إلا واردها، هەموو خەڵک حتى محمد المصطفى عليه الصلاة والسلام هەموو دەبی بەسەر پشتی ئەم جەهەنەمەدا بڕۆین. ئەو کەسانێک کە متەقین خوا نەجاتیان دەدا، بەچێت تۆ نەجاتت دەبی؟ بەو نورانی کە لە ڕێی مزگەوت بەدەستیان دێنی. ونذر الظالمين فيها جثيا، بەڵام ئەوانەی کە زاڵم بوون، ئەوانەی کە بەڕاستی خۆیان ماندی نەدەکرد لە دنیایەکەوە ببنە عەبدێکی ساڵح و ببنە متەقی، ئەوان لەسەر چۆک بەردەبنەوە بەرەو جەهەنەم دەکەونە ناو جەهەنەمێ. خوای گەورە بمان پارێزی. دەی مەردی خوا بە نورێکی زۆر خرکەوە، ئەم نورە بەس خر دەکرێتەوە بە چوونت لە بۆ مزگەوت، خاستەتەن نوێژی بەیانی و مەغریب و عیشا و ئەو وەختی لە تاریکیە کە ئەوە تو ڕۆیشی ئەو هەموو خێر و بەرەکەتە. دەچێ مزگەفتێ دوو ڕەکعەت نوێژی سونەت دەکەی، ئەوە هەموو خێر و بەرەکەتە. پاشان نوێژەکەت بە جەماعەت دەکەی، خێر و بەرەکەتە. پاشان ئەگەر ئامینی مامۆستا و ئامینی تو ئامینی مەلائیکەتەکە یەکتری بگری، خوا لە هەموو گوناحت خۆش دەبی. لە سەفی یەکەمی مەلائیکەت دوعا لە بۆ دەکەن، ئەدی ئەوەش نیعمەت نییە؟ پاشان ذکر و تەهلیل و تەسبیحاتەکان دەکەی. ئەو مدەش لە مزگەفتێ دەمی هەمووی بە ئیعتیکاف لە بۆ دەنووسرێ. بزانە ئەو هەموو نیعمەتەی چار مسلمانیش دەپرسی، چار دۆخەش لەگە مسلمانان دەکەی و چار مەرحەبای مسلمانانیش دەکەی، ئەوەش هەموو هەر خێر و بەرەکەت. ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیلا ئەگەر دوو مسلمان بگەنێک تەوقەیان لەگەر یەکتر کرد و ئەحواڵی یەکتریان پرسی، دەفەرمی وەکو دار گەڵای لە پایزان هەردەوەرێ، ئاوا گوناحتان لێ هەردەوەرێ. ئەو هەموو فەزل و چاکە، ئەو هەموو خێر و نیعمەتە بە مزگەوتێ بەدەستت دەکەوێ. ئازیزم بە مزگەوتێ بەدەستت دەکەوی. خۆشەویستم جا بەڕاستی بڕۆنە مزگەوت، نوێژەکانتان بکەن.
ئەمن یەکشتی لە سوودانم دیت زۆرم پێ معجب بوو ئافرەتیش ئاهاتنە نوێژێ والله نوێژی بەیانی ئافرەت دەهاتە نوێژی بەیانی سبحان الله لە خەڵکی فەلوجە و ڕمادی ئەو عادەتە جوانەیان هەیە حتا کە کاتێک کە لێیان قەوما و هاتنە لە ناو ئێمەژیان ئافرەتەکانیان دەهاتنە جەماعەتی بەڵام ئێمە و عادەتەمان نییە بەداخەوە ئێمەوە پیاوەکانمان ناچن چ جای ژلەکانمان بەداخەوە یعنی با هەمومان فێرە مزگەوت بین منداڵەکانمان لەگە خۆمان ببینە مزگەوت بە عشق و ئەوێنی نوری مزگەوتیان لە دڵدا چکە بەڕاستی ئەوەی شوێنی بەرەکەتە ئەوەی شوێنی خۆشیە ئەوەی شوێنی غەمڕەوێنیە مزگەوتەکانە مزگەوتە جێی نازلبوونی ڕەحمەتی خوا و مهرەبانی خوا و لێخۆشبوونی خوایە جا ئازیزانم بە ئەم خێرە لە قیسە خۆمان نەدەین بە محاوەڵە بکەین ببینە کۆڵەگەیەک لە مزگەوتێ ئەوە نیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی سەبعەة یظلهم الله في ظل يوم لا ظل إلا ظله حەفت کە لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە لە ژێر سێبەری عەرشی خۆیان دەیان پارێزی لێ ناگەڕن یەک تیشکە ڕۆژیشیان پێ دەکەوی حتا حەشر و حیساب دەست پێ دەکا یەک لەوانە وەڕەجل قلبه معلق بالمساجد کەسێک دڵی بە مزگەوتەوە پەیوەندە دڵی وەکو ثڕەیای مزگەوت وەکو گڵۆپی مزگەوت وەکو مەزهەریەی مزگەوت دڵی بە مزگەوتێوەیە سبحان الله ئیشتیاقە بۆ مزگەوتێ کە فەرزێک دێتەوە دەرێ بزانم چەند سەعات مایە هەتا فەرزە چیتکە بچمەوە مزگەوت کەسێک ئاوا عشقی مزگەوت بێ واللهی هەموو ژیانی خێر و بەرەکەت دەبی واللهی هەموو ژیانی خۆشی و شادی دەبی خێر دێتە ماڵی خێر دێتە ڕێی خێر دێتە ئیشی و ئەو کەسەش کە هاتوچۆی مزگەوت دەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمیتن موژدەی ئیمان بدەنە کەسێک کە معتادە بە مزگەوت بەردەوام هەمیشەی مزگەوت دەکا ئەو موژدەی ئیمانی بدەنێ بەڕاستی ئەمەش شاهێدێکی حەقی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو کەسەی هەمیشەی مزگەوت دەکا ساحێب ئیمانە و ئیمانی پارێزراوە دەی خۆشەویستانم خوا بە ئەو هەموو فەزل و چاکەیە ئەو هەموو نیعمەتە ئەو هەموو سەڵەواتە ئەو هەموو ڕەحمەتە ئەو هەموو مهرەبانیە با لە قیسە خۆمان نەدەین مەردی خوابین مادام لە ڕەمەزاندا فێرە مزگەوت بوون تەعەودمان کرد لە مزگەوت با مەردی خوابین لە پاش ڕەمەزانیش بەردەوام و بەردەمان بینە مزگەوتەکەی بۆ ئەو هەموو خێر و بەرەکەتە هەموو بۆ خۆمان حاصل بکەین لە ڕۆژی قیامەتێش لەسەر پردی سیرات ئینشاءڵڵە زۆر بە سەریعی و زۆر بە پێش چاوڕوونی نەجاتمان بێ و بەرەو بەهەشت و برو محمد المصطفى بسين إن شاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته.